بەرنامەیەکی نوێدا لە ناوچەی گەرمیانەوە لە کەلارەوە جارێکی دیکە سڵاوتان لەبێت خۆشحاڵین بۆ جارێکی دیکە بووینەوەمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان لە بەرنامەی دووهەمدا لە نێو شارۆچکەی کەلار پەیامێکی دیکە هەوڵاتیان بۆ ئەوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامەکان جێگەی سوود و ڕەزەمەندی هەموو لایەک بێت لەگەڵ هاوکاری کامێرەمانم هاوکار عەلی ئەم پەیامانە بۆی دەگوازینەوە دەمانوێت لە هەوڵاتیان بپرسین ئاستی پرۆژەی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیانی کەلار و بۆ شارۆچکەی کەلار لە چه ئاستێکدایە تا چەند ئاوڕ لەم شارۆچکەیە دراوەتەوە خزمەت کراوە پێداویستی بۆ دابین کراوە دڵی هاوڵاتیەکانی ڕازی کراوە وەکو شوێنێکی گەرمیانی کە قوربانی زۆریان داوە هەم لە شۆڕشی کوردیدا هەم لە کاتی ئەنفالدا ئایا بەقەدەرەوە خزمەت کراون ئایا بەقەدەرەوە توانراوە خزمەتگوزاری بۆ شوێنە جیاجیاکانی ئەم شارۆچکەیە دەستەبەر بکرێت ئایا تا چەند هاوڵاتیان لە پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕازین ئایا قەیرانی نیشتەجێبوون لە چه ئاستێکدایە دابەشکردنی زەوی لە چه ئاستێکدایە بەسەر هاوڵاتیاندا لەگەڵ هاوڵاتیاندا ئەم پرسە تاوتوێ دەکەین ئەوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکانی هاوڵاتیان فەرموون وەکو کەلاریەک لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی پرۆژەوە چیتان بۆ کراوە چیتان پێویستە وڵای شت کراوە بە زۆک و پێویست نەکراوە وڵی ئەوەی کە دیارە من بەیبینم هەر سەرمایه‌دارەکانە خۆیان بۆ توجاری خۆیان و بۆ شتی خۆیان کردویانە بەس بەڵام وەکو ئەوەی کە من هەستی پێ بکەم شتێوان نەکراوە کە دیار بێت ئەوەی سایەمە پێویستمان ناپێوە ڕێی سلێمانی و کەلار بێت بە دووسایی نەکراوە زۆر قوربانیمانیاوە بەس بۆ ڕێگایە کەچی هیچ ئێوە نەکراوە بەڵام منم ڕۆ بخۆم بە ڕێگاکە هاتم ڕێگاکە خراپە من خۆمەستم بەوە کرد باشە دەوترێت لە نێو کەلاردا کێشەی دابەشکردنی زەوی هەیە بەهۆی ئەوەی کە زەوی دابەش ناکرێت خان و زەوی زۆر گران بۆ ڕاستە بەڵێ زۆر ڕاستە جاری پێشووی پێشتر دابش کراوە بەس بەڵام وەکو ماوەیەکی چەند ساڵێکە هیچ زەویمان دابش نەکراوە بۆ هیچ کەسیش هۆکارچی دابش ناکرێت هۆکار ئەوە گەڕێتەوە بە بەرپرسەکان تر نازانم هۆکاری ئەوە ئەگەڕێتەوە بەلای ئەوان بزانە هۆکارەکەی چییە لە ناو شارۆچکەی کەلارتە زیاتر چیتان پێویستە کە گرنگ بێ بۆتان وڵای ئەوەی من بە گرنگی زۆرە زانم لە ئەو دوو سایتێمان بۆ بکریا لە ڕێی سلێمانی بۆ کەلار ئێمە نەجاتمانە بوو لەبەرەوەی من یە ڕێگەکە بە 2 سەعات و 20 دقیقەی بڕین ئەگەر دوو سایت بێ توانین بە سەعات و نیوە بە ئاسانترینیشەوە و بێ قوربانیدان تێپەڕیکەین بەس بەڵام زۆر ناخۆشە ئەو جادەیە بڕوا بکە ئەڵەی شەڕەفیشەکەوێ نازانم وەکەوەسان یاری لەگەڵ ئاگرا بکەی بەم ڕێی کەلار و سلێمانی هاتوشۆکەین زۆر مردووە باڵێ خەڵک زۆر مردووە دوایویشە کێشەی تەنکەرەکانمان تەرکەکان لەو سەرە ڕێەیە تەنکەرت زۆر تەنکەر هەیە مەجالت نادا ئەوە بەیانی دووبانی ئێوە سەیران هەموو خەڵکەچێتە دەرەوە یەکساییدە مەجال نییە دوایەویشە نازانە بڵێ چی وڵی زۆر ناخۆشە و ڕێگۆبانە وڵی جادەی دووسایت پێویستمان پێێتی دووسایدی کەمە بۆ ناو شار دەرەوەی شار زیاتر کەلار سلێمانی بڵێ ئەوانەیە نییە و پرۆژەکان نیوەی وەستاوانەی ڕزگاری کەلا ڕزگاریژە پێویستمان بە دووسایدیەیە وەنیوەچلی جێماوە هەمووی داولەکان بۆ کراوەکو خزمەت گوزارکو پرۆژە وڵا بڕە کراوە و ئیسان ناوینی بکە برە تریشی ماوە تاوە بێ چیتان زۆر بەلاوە گرنگە وڵا زیاتر ڕێگەوبان ئارەوە باشە دوێنێ 25 مانگ چەند گەڕێکێکی کەلار ماڵەکانیان پڕبوو لە ئاو هۆکار چی بوو؟ وڵا هۆکارم بەجاریە گەر بێ مەجارەکان باشین نەکراوە و ئاوەکەی پیا بڕە هەموو ساڵێ ئەم سیناریۆ دووبارە بێتەوە وڵا پارش هەروە بووە خەڵکی زۆر لەکەوێت وڵا لەکەوێ دراوەی ماڵەکەی چاڵاو بیاڕاڵابەر یەکەوێ باشە مەجارەکان ئەتەقن یان بۆ منە لافاو لە شوێنێکی دیکەوە دی ئەچێتە نێو ماڵەکانەوە وڵا مەجارەکان لەوانە دۆزیینە کراوە نیە بڕاوەکە پیایی دراوە نەبێ و دروستە کە دواتێ چنە ماڵەکە ئارەوە لافاشتر لافا و باران زۆر وای ڕەحمەتی خوا
دەسا کەسی تیان نییە بەڵێ بێت لافاوە چێتە ماڵانێت ئەوەی ماڵی لە چاڵێ بێ ئەڕاتە ماڵەوە. ئێمە وەکو خەڵکی شاری کەلار تا بڵێ بەمان کراوە بەڵام ئێشتا ماویشێتی لەبەرەوە ئێمە وەکو خاوەن شەهید و ئەنفال ئێمە پێشەنگین وەکو هەڵەبجە چۆن بۆ کیماباران ئێمەی لە چواردەی سوارە 5,000مان هەیە داواکارین لە حکوومەت ئاوارێکمان لێ کات و خزمەتگوزاریان ئەمە بکە. زۆر بەلاوە گرنگە لە ڕۆی خزمەتگوزاریەوە کە بۆتان بکرێت ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێستا. وڵای جادەوبان خۆ دەزانی ئەو بە چای کامێرەکان ببینن جادەوانەکەمان هیچی باش نیە هەمووی ئەڵێ هەویرە هەڵاتووە داواکارین ئەو جادەبانە چاکەن لەبەر وڵی سیارەکانمان هەمووی ئەوە ڕێی مەرزە ئەوە ڕێی سمودا ڕێ هەموو شوێنی گشتی خراپە بەخۆ حتا ناو شاریش. ئەو کۆڵانە چین کە هەموو ساڵێک کۆمەڵێک گەڕک هەن ماڵەکانە پڕبێ لە ئاو هۆکارەکەی چییە؟ وڵی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت گەڕێتەوە بۆ شارەوانی چونکە ئەگەر لە کاتی خۆیان بجە ئەو بجە کە بۆ تەرخانەکرێ لە کاتی خۆیان دابینی کەن بۆی دزوینی لێ نەکەن ئەو بە شێوەیەکی چاک تەواو بێ ئەگەڕێتەوە بۆ ئەو کۆمپانیا و ئەو شەریکانە ئەو تەندەرانەیە کە ئەدرێتە ئەو کۆمپانیانە ناتوانمە تەواوەتی چاکەن. پێشەنگی بەخێرن وڵی بڵام نەکراوە کراوە بەڵام لە ڕادی پێویستانی ئەنی شتێ نەکراوە کە ئینسان لەم شارە دڵی پێخۆش چونکە ئەو شارە زۆتری قوربانیداوە چ لە ڕووی ئەنفارەوە بێت چ لە ڕووی شەهیدەوە بێ ئەنی قەناعەتم وایە لە هەموو ڕێگە لە پێش هەموو شارەکانی ترەوەن بەڵام وەکو خزمەتگوزاری هیچ شتێکی وای بۆ نەکراکە ئینسان تا هەتاوەکو ئێستا بۆی کراوێت کە شتێک دیار بێ ئەو شاریارێ ئەویش ینی بڕۆی سێریکەی ئەو ئالاتانی کە تایەتی پێم وایە هیچ هەشتاکانە پێم وایە لە ئەوروپا لە سەدەی 90 بەکاراتەوە کە ئێستا لێرا بەکاراتەوە کە ئێستا سەدەی 20ەکە ینی ئەوی تیانێک کە ئێستا دڵی پێخۆشکە گۆ هاوڵاتیەک فەرمو ئێستاکە سعات 4 وەرە وێرا سعات 4 وەرە وەرە هەرچی ڕۆشنبیر و هەموو لەسەر جادێ شوێنێکی تیانێ ڕۆدانشی ساحەتەکە تانیە بۆ حەسانەوە هەرتیانێ نەوەڵات تەنێک چایخانی تایوی چایخانی میلەتە ئەوش ینی دەستی خۆش بێ و کاک ئارام شتێکی کردەوە بەڵام ئەوش تەنها شوێنێکی بچووکەوە نییە بڵێم جێ 200 کەسێکی تا بێتەوە. دەوترێت کەلار بۆیە خزمەت ناکرێ وەکو پێویست بۆتە جێگەی ململانە حیزبیەکان ئەم لە کۆڵ خۆیە کاتەوە ئەو لەگەڵ خۆیە کاتەوە تا چەنەمە ڕاستە پرسیارە زۆر جوانە تەمان شتێکی تایە لێرە ئەوانی لەم شاران دوو بەشن بوونەتە دوو پێڕۆ گۆی سەرۆ بەشێکیان لەگەڵێکی تیانان ئەو بەشێکی لەگەڵ ینی پێم وایە ئەم نەوتەی کە لەم وڵاتە هەیە لەم شارە هەیە بووەتە نەکبەت نەک لە خێربەرەکەدا نەما بووەتە نەکبەت ئێمە چەند ینی ئەمە دەیان خەریجیە لەم شارم خۆم خەریجم لە 2012 تەواو کردم تاوەکە سەدا نەمەزرام دەیان جار ڕۆیشتەوە بۆ کۆمپانیا داوای دامەزراندنم کرداوەم کرد کرێگاریشمان دەیاندا پێمان ینی خەڵ لە دەروی شارەتی خەڵ لە دووە گوتێ لەو کەمپا دامەزرای ئەمە خەڵ شارەکەدا نەمەزراین واتە ئەوە ڕاستە کە بۆتە جێگەی ململانە حیزبیەکان بە تاکید وایە ئارەوەڵە ئارەوەڵە کێشەی نیشتەجێبوونتان هەیە دەوترێت زەوی دابەش ناکرێت بەسە خەڵکە ئەمە قەیرانی نیشتەجێبوونی دروست کردووە زەوی و زار گرانە خان و گرانە کرێخان و گرانە ڕاستە؟ وڵی کلار ئەوە بەناوبانگ بۆ ئەوەی کە عەرز و خانی زۆر گرانە ئەمە یەک دومیش کرێشی گران بەڵام ئێستا کەمێ باشترە و عەرزی کەمە دابەزیەوە بەڵام ئەوە نییە ئەین لە چاو شارەکانی دراتۆ جار باوەڕێکی قدعی عەرزی تەجاوز دوانێ بە 4-5 دەفتەران نیسین لەم شارە تەجاوزیش نە تابووی هەیە نە هیچ نە خزمەتگوزاری ڕێگاوبان نە قیرتا و نەسەب نە ئاو نە ئاوڕ ئەوەشی نییە کە ئینسان کەمە دڵی پێی خۆشکە ئیتر لە کوێ نیشتەجێبوون نیشتەجێبوون تاوەکو ئەو ناحیە ڕزگاری 4-5 شقێکیان دروست کردەوە لە گەرمیان تاوەکو ئەمە هەموو نیشتەجێبوون ئەو گوندانەی دروست کراوە گوندی دریملاند و گوندی ئەڵمانی هەر خانوویکە ڕۆی کردی بە خەیاڵیە سەرێکی خەیاڵیە منا هەر دانیەوە نییە ئینسان کە بتوانێت بڕاشت دەستشی بۆ بەرهەوەکو بڤە وایە دەستی بۆ سەرەتای کەلار تاکو سەرەتای 2014 خزمەتێکی باشی وەکراوە و گۆڕانکاری بەرچاو ئەگەر بێنی تۆ پێش چاوی خۆت لە ڕووی ڕێگاوبان ئەو ئاوەڕۆ خەدەمات بیناکان خزمەتگوزاری گشتی بە گۆڕانکاریەکی ئام ڕووی داوە لە گەرمیانە بەداخەوە دوای قەیرانی دارایی بە ئام سەرانسەری هەرێمی گرتێتەوە کەلاریش بەدەر نییە لە هەرێم ئێساکە ئەوەی کە زەرورە کە بکرێت لەم شارە تەواوکردنی جادە دووسایدەکانی دەرەوەی شارە کە بۆتە ڕێگای مەرگ ڕۆژانە
خۆتان ئەیبینن لە ڕێگەی کەناڵەکانی جەنابتانەوە هەم کەناڵە ڕاگەیانەکانی تر کە ڕووداوی دڵتەزیێن ڕوئەدات لەو ڕێگایانە ئەگەر بکرێ حکوومەتی هەریەم هەرچەند توانا و ئیمکانەتی حکوومەتی هەریەم سنووردارە لەم کاتە بەڵام ئەگەر بکرێت لە فرسەتێکە بتوانێت هەندێک بجێ تەرخان بک بۆ پرۆژە گەورانە ئەوە هەموو گەرمیان و گەرمیانەکان ئیسفادەی دەکەن و خەڵکانی تری کاتوشوی گەرمیانەکە دەوترێت لە نێو کەلاردا زەوی دابەش ناکرێت ئەمە وای کردووە کە بازاڕی زەویزار گەرم بێت زەوی گران بێت خانۆ گران بێت کرێ خانۆ گران بێت تا چەنەمە ڕاستە ڕاستە هۆکاری گرانبوونی نرخی زەوی نیشتەجێبوون لەگەڵ خانووی نیشتەجێبوون بەڵێ ڕاستە هۆکارەکەی ئەوەیە لە 2006ەوە بە بڕیارێکی سەرۆکی حکومە دابەشکردنی زەوی لە کەلار ڕاگیراوە پێشتردا ئەدرا پێشتر بڵێ پێشتر چەند جارێک زەوی دابش کراوە بەسەر چین و توێژەکانە بەڵێ خەڵک سوودێکی باشی لێبینیەوە و گەشەکردنی کەلا لە ئەنجامی ئەو دابشکردانەی زەوی بووە کە حکومەت دابشی کردو بەسەر چین و توێژەکانە و خەڵکی تیانشتەجێ بووە و ئەو گەڕەکانەیش کە کاتی خۆی حکومەت لە دوای پرۆسی ئازادی یا خود دەتوانین پێش پرۆسی ئازادیش کە حکومەتی هەرێم بە پێی پلان و بەرنامەی ئەو کاتەی توانوێتی زەوی بەسەر کە سوکاری شەهیدان کە سوکاری ئەنفال زندانیانی سیاسی فەرمانبەران سەرجەمترین و توێژەکان زەوی تەوزیع کراوە بەسە بەڵێ تا ئێرە بەسە ئەمە نەخێر چونکە کەلار ئەوەی لە خەڵکم پرسی دەوترێت بەهۆی کە زەوی دابەش ناکرێت خانوو زەوی زۆر گران بووە بەڵێ زۆر ڕاستە بەهۆی ئەوەی کە زەوی دابش ناکرێەوە کەلار گەشەیەکی بکە ناوەندی ئیداری گەرمیانە گەشەیەکی زۆری ڕێژەی دانیشتوان لە کەلار گەشەی کردووە بەهۆی ئەو گەشەکردنەوە و هاتنی ئاوارە و خەڵکی هەموو سنوورەکان بە تایبەتی خواری و عێراق ناوەڕاست هەموو شوێنەکان و بەهۆی وشکە ساڵیش سەردەمانی پێشوو خەڵکی لادیەکان گەڕانەوە بە ناوشار ئەمە بووە هۆکاری فشارێکی زۆر لەسەر شاری کەلار و دابش نەکردنی زەوی ئەوەندەی تر نرخی زەوی گران کردووە خانی گران کردووە ئەگەر زەوی دابش بکرێت یا پرۆژەی نیشتەجێبوون حکومەت ئەوشی ڕاگردووە ماوەی چەند ساڵێکە ئەو پرۆژانەی کە خەڵکی وەبەرهێن پێشتر ئەی کردووە لە شارەکانی تر کراوە لە کەلار ئەو پرۆژانەش ڕاگیراوە ئەگەر پرۆژەی نیشتەجێبوونش حکومەت برایی لەسەر بداوە بەرهێن خانوو دروستکە ئەوش هۆکارێکە بۆ ئەوەی نرخی خانوو و زەویش دا ئەبەزێەوە خەڵکی هەژار و کرێکی سوودمەند دەبێنێ ڕەکانەی کە ساڵانە بەهۆی لافا و بارانەوە ئاوەچێتە ماڵان ڕاستە ئەرکی حکومەتە بەڵام لە ئەساس ئەو گەڕەکانە گەڕەکی زیادە ڕەو دروستکراون لەسەر نەخشە و حکومەت دابشی نەکردو پلانە نییە تەسەور ناکەم تاکو ئێستا لە ماستەر پلان یاخود لە نەخشەی شاری کەلارە تەزبیت بوێت چونکە ئەو گەڕەکانە تاکو ئێستا تاپۆ نەکراون و گەڕەکەکان بە شێوەیەکی ئەندازەیی دابش نەکراون و حکومەت خۆی دابشی نەکردووە خەڵک بە ئەو هۆکارانەی چونکە کەلار گەشەکردنی کەلار بە چەند قۆناغی کەلار گەشەی کردووە ئەتوانی بڵێن 75 کار تاوانی ئەنفال دروست بوو 91 کە کۆڕەو هەبوو دواتر لە 2003 ئەم هۆکارانە ئەم قۆناغانەی هەلومەرج کە هاتە پێشەوە ئەم بارودۆخانەی کە گۆڕا لە عێراق کەلار گەشەکردنی کەلار بەم 4-5 قۆناغە گەشەی کردووە و ئەو گەڕەکانی کە ئاوەچێتە ماڵەکان ئەتوانین بڵێن زۆربەی ئەو گەڕەکانە زۆربەی ئەو ماڵانە لەو گەڕەکانن کە ناوی گەڕێکی زیادە ڕەوین. ئێمە لە مەوقعەوە نین دیفاع لە حکوومەت کەین یا بڵێن حکوومەت خراپە یا حکوومەت باشە گرنگەوەی جەنابتان ئێوە لەم شارە من خەڵکی ئەم شارەم لە کۆنەوە لە ساڵ 1970 ئەم شارە لە سفرەوە شارێکی سفر بوو دروست بوو گەیە ئەم مەرحەلە ماستەر پلانی گیان بۆ داڕێژاوە کە ئیشەکان زۆر من باشێ دوونم ئەو شارە نییە کە لە ساڵ 1970 من بینیمە گەشەیەکی زۆری کردووە حتمەنەوە ئیشی بۆ کراوە یعنی ئەگەر بڵێن ئیش نەکراوە ئیمارات و ئەبوو زەبی و قەتەڕۆمانەش لە 1970کانە بیابان بوون وایە بەزەبت ئێمە پێتەڵێم لە ئیمکانێتێکی بەسیت کە دەوڵەت نین تا ئیسە سەر بە عێراقین توانیمانە ئەمە دروستکەن ئەو حکومەتە توانێتی ئەمە دروستکە ئەگەر بڵێ من دەستخۆشی ئەەکەمەوە بە ئینسافەوە یعنی بە ئینساف ئەم شارە ئاوانە بوو ئەگەر تۆ مقارنەی هەرێمی کوردستان لەگەڵ ئیماراتێکی کە دەوڵەتێکە هەموو عالم لە پشتێتی
لێرە ئێمە نیمچە حکوومەتێکین کەسی اعترافمان پێ ناکە چۆنە توێ مقارنەی هەرێمێک بکەیت بە ئیمارات ئەی ناتوانرێت بۆ نمونە هەموو ساڵێک ئەم سینناریۆ دووبارە بێتەوە لانی کەم کارێکی وا بکرن ماڵەکان یا بگوازرێتەوە لەو جێگەیە یا کارێکی وا بکرن خەڵک ئەو نەچێتێنە ماڵەکەی مەبەستم ئەمە ئەوە ڕەبتی بە شارەوانی و بە حکوومەتی هەرێم و هەیە ئەبێ خۆیان دراست بکەن چی بکەن ماستەر پلانێکی بۆ دابنن چۆن ئاوە ڕۆچاکەن چۆن محاول بکەن مەشاریعی ئیسtisماری و بەرهێنان لە وڵاتەکەی دروستکەن ئەوە ڕەبتی بە مختصی خۆیانەوە من مختص نیم لەم مەسائلە پێشێکی بە خێرات نەکەم وڵا پێشتر پێشم قەیرانە کراوە بەڵام وەکو ئێستا و پرۆژانێکەوە تایبەتە بە پرۆژەی خزمەت گوزاری وەستاوە زۆربەی بگرێ هەمووی وەستاوە ئەو پرۆژانەی کە زۆر گرنگە وەکو ئەم ڕێگای کەلار سلێمانی ئەم دوو سایدا مثلەن نەخۆشخانەی 400 قەریوەڵەیە نام 200 قەریوەڵەی شتێکی وا هەیە لەلاوە تداوە لە حکوومەتەکەین ئاوڕێ بداتەوە بۆ پرۆژانت هەوڵ بدات چارەسەریان بکات و ئەوەی کەماوە جێبەجێ بکات و ئەوشی کە پێویستە بۆ خەڵک لەم ڕۆژە هەوڵ بدا دابینی کات ینی دەستی مانوبوونیان ئەگەر بۆمان کە ئێنەبان چاومان قوربان زۆر خەڵک باسی ئەو شەقامی سلێمانی کەلارە دەکات کە بە ڕێگای مەرگ ناسراوە ئایا ئەوەندە داخی کرێ دڵی خەڵکەوە ئەوە خەڵک باسیەکە وڵات خەڵکی زۆر لە ناودە جادەی مەرگ منشورە باوەڕ ناکەم شەڕگەی عێراق و ئێرانەوە نییە کوشتوێت خوا بە حسابی کەنە دووسایت بۆ نەیان کرد ئەم هەموو خزمەت گوزاریانە لەم شارە وێزانەی هەنیان کردی چیان نەکردەوە خەڵک چیان کردووە لێرە چیتان پێویستە لە ناو شارۆچکەی کەلاردا وەڵا هەموو شتێکمان پێویستە چەند دانێکم پێ بڵێ وەڵا ئەوە کارەبا حاویل هەر 24 ساعات گەرەکمانە نییە کووە نییە ئەو نە ئەمپێرەکە دەن ئەمپێری 10,000 نە خەڵک فەقیرە پێڵ ناسوڕ کاکە چیان کردە هەرچی جادەیە وەنیوە چڵی ژیان نێشتووە باشە دەوترێت ئەو بەریان بۆ خاز نەکردووە جستی کوێ جستەکەی گردە گۆیزدا بووە بۆ ئەو بەرەچێ بۆ پەرێسارەچێ خۆ مەرجێکە ڕۆژانە پارەی لێ خۆن بۆ خاسی ناگەن بۆ خەڵکە خۆ بە حساب وتیانەوە لە ئەنتاج مەرزەکە ئێکوانێ پارەکەی چی پیاد گوشت وەنیوە چڵیم گیان هێشتۆ بۆ دەوترێت کەلار بەهۆی ململانە حیزبیەکان و بەهۆی باڵباڵێنەوە ناتوانڕێ خزمە بکرێت ئەو لە کۆڵی خۆی کات و ئەو لە کۆڵی خۆی کات و تا چەنەمە ڕاستە وەڵا زۆر ڕاستە کەس خۆی بە خاوەنی نازانێت نەوەڵا کەس خۆی بە خاوەنی نازانێت ئەمێ نێژێ لە لای ئەوێن نێژێ لای ئەویان گشتیانی شەریکن ئەی شەریک نیچ چۆن واکەنەوە خەڵکە چی کۆبنەوەی پنج قۆڵیان دوای نات سێ قۆڵیان دوای نات دوو قۆڵیان دوای نات گشتیان بۆ خۆیانە باش ئەو ماڵانە چین هەموو ساڵە کۆمەڵێ ماڵ ئاو ئەچێتە ناو ماڵەکانیان و زەرریان لێ ئەکەوێت برە خزمەت گوزاریان یە کاکە ئەو خۆی دایە پێ خزمەت گوزاریشی بۆ ناکات هەر سەوزیعەکە خزمەت گوزاریشی بۆ ناکە یا مەی دەریایی دەیتی خزمەت گوزاری بۆ بکە بەڕاو بۆ چوونەکانی هاوڵاتیانی شارۆچکەی کەلار سەبارەت بە خزمەت گوزاری و پرۆژەی خزمەت گوزاری ئەوەندەی کە لە هاوڵاتیانم بێ سەبارەت بۆ بابەتی کە خسمانە ڕوو لە بەرنامەی پامی تۆدا خەڵک زۆر جەخت لەسەر بە دووسایتکردنی شەقامی کەلار سلێمانی دەکەنەوە کە لە لای کەلاریەکان و لە لای گەرمانیەکان بە شەقامی مەرگ ناسراوە چونکە بەهۆی ئەوەی کە جادەکە هەم خراپە هەم یەکساییدا و ڕۆژانە گەڵابە و لۆرێکی زۆری پێدا دەڕوات و بۆتە ڕێگای مەرگ و چەندین خەڵک بەهۆیەوە بوونەتە قوربانی هەروەها هاوڵاتیان پێیان وایە لە نێو شارۆچێک کەلاردا وەکو پێویست خزمەت گوزاری نەکراوە شەقامەکان وەکو پێویست تەواونین و بەنێو ناوچڵ کراون هاوڵاتێکیش ئاماژەی بۆ کرد کە پردێگەیە کە دەچێت بۆ پەروێزخان ئەو پردێش بەنێو ناوچڵی تەواو نەکراوە وازی لێ هێنراوە و لە نێو شارۆچکەی کەلاریشدا ساڵانە چەند گەڕێکێک هەن کە بەهۆی بارانە و لافاوە ئاو دەچێتە نێو ماڵەکانیان و زەرێکی زۆران لێ دەکەوێت کە ئەمەش بەهۆی ئەوەی کە نەتوانراوە پڕۆژەی خزمەت گوزاری بگاتە ئەو گەڕەکانە و هاوڵاتیان بەهۆیەوە ساڵانە زەرمەند دەبن چونکە ئاو بارانێکی زۆر دەچێتە نێو ماڵەکانیان و لە نێو کەلاریشدا دەوترێت پڕۆژەی دابشکردنی زەوی لە ئێستادا ڕاگیراوە بۆیە بەهۆیەوە خانوو زۆر گران بووە زەوی زۆر گران بووە کریخانوو زۆر گرانە ئەگەر بێت و زەوی دابش بکرێت بەسەر هاوڵاتیانە بەدڵنایەوە ئەو قەیرانە ئەو زەختە نامێنێت لەسەر خانوو بەرزبوونەوە لەسەر زەوی بەرزبوونەوە ئەم وا دەکات کە
تا ڕادەیەک هاوڵاتیان بتوانن پارچە زەوی بۆ خۆیان بکڕن بەڵام بەهۆی ئەوەی کە زەوی نادرێ بە هاوڵاتیان خانوو لە ئێستادا زۆر گرانە زەوی زۆر گرانە کە لە توانای خەڵکێکی ئاسایی و هەژاردانیە بتوانێت پارچە زەوی بۆ خۆی بکرێت بۆی ئەمە داواکاری هاوڵاتیانە سەبارەت بە پڕۆژەی خزمەتگوزاری بۆ شارۆچی کەلار ئەوەندەی کە چەند هاوڵاتێکیشم دوان ئەڵەن تا ڕادەیەک خزمەتگوزاری کراوە بەڵام لە ئاستی پێویستدا نییە بە بەراورد بەو قوربانیە زۆرەی کە خەڵکی کەلار و گەرمانەکان داوێنە بەرامبەر بە میلەتی کورد بۆ میلەتی کورد کە لە ڕابردوودا قوربانیان داوە لە هەشتا لە پێشترا گەرمانەکان لانکەی شۆڕش بوون و ئەم جێگەیە توانیوێتی خزمەت بە شۆڕشی کوردی و بە کوردایەتی بکات بۆیە داواکارن زیاتر خزمەتیان بکرێت ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین هاوڵاتیان چیکیان پێویستە سەبارەت بە پڕۆژەی خزمەتگوزاری بۆ شارۆچەی کەلار لەگەڵمانە بن بە نسبەت خۆمە قسە بکەم هیچ پرۆژەیەک بۆ کەلار هیچی بۆ نەکراوە چۆن ئەم بێویژدانی نییە زۆریش بەڵام هاوار بۆی تەکیە قسەیەکەوە کرێ لە دەمەوە بەس فقط چیتان پێویستە ئێمە وەکو گەنجێک شتی زۆرە ئەگەر لێرە بوترێ زۆرە چەندانەیەکم پێ بڵم مەسەلەن کەلار چی پێویستە لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاریەوە ڕووی پرۆژەی خزمەتگوزاریەوە جادۆبانمانەوێ پارکمانەوێ شوێنێکەوێ بۆ گەنجان دابنیشێتیایە نییە ئەچیتان نییە ئەگەر بێتیش وڵی زۆر بەکەم و کوڕی کراوت ئەرزێکی داگیر کردو چواردەوری داوە و بەس ئەوە شوێنی دۆ لە ڕووی تۆ ئینسان نییە بەڕاستی ئەوە سیمای پارکی پێوە دیار نییە ساحی تۆپانی تیانە ساحی تۆپانی تێ ئاو بارانە بارێگەرکە 6 مانگ نشتنە ئیتر دەستخۆشیش لە ئێواکەین بۆ ئەو کارە جوانەی کە ناو بازار باشە دەوترێت لێرە کێشەی دابشکردنی زەوی هەیە زەویەک و پێویست دابش ناکرێت بەسەر هاوڵاتیانە ئەمە وای کردووە کە زەوی گران بێت خانوو گران بێت کرێ خانوو گران بێت تا چەند ڕاستە وڵی نازانم خۆرم لێ نییە شتانە دەمێکە لە کەلار زۆر باشە تۆ پێم بڵێ کێشەی زەوی نیشتە جێبوون تا چەند گرفتی دروست کردووە لە بەرامبەر گرانبوونی زەویدا لە بەرامبەر گرانبوونی خانوودا لە بەرامبەر ئەوەی کە نەتوانراوە خزمەت بە هاوڵاتیان بکات واللهی کێشەی گرانبوونی زەوی لە دەستی هاوڵاتی نییە لە دەستی مەسول و کاربەدەستەکان باشە دەوترێت بۆیە زەوی گرانە خانوو گرانە لەبەرەوەی زەوی دابش ناکرێت بەسەر خەڵکە ناکرێت بالفعل وایە ڕاستە ناکرێت زەوی سەر هیچ فەقیرەکە دابش ناکرێت زەلامی وایە لەم شارە خاوەنی چەندهای چالاکی و بەدبەختی لەم شارە دەستی عەرزی نییە زەلامی وایش هەیە بە فڕۆفێڵ بچۆ لایە لە شەیدانینەوە شتەکە ڕوونە بە خۆتان باشی شێزانم قوربانتم وڵی کەلار حالیان باشە بەس بەڵام پرۆژەکان لە ناو شاری کەلارە کۆڵانەکان هێشتا قڕۆقراوە زۆر پرۆژە بەتەواگرە بەس وەڵام خێرتا و ڕستیفۆنەکانی ماوە ینی خەڵ زۆر زعاج بەدەست بەس بەڵام وەکو پرۆژەی ئاو مەجارەکانی بکراوە کارەبا تقریبان بەعام خراپە عامی کوردستان خراپە ئێشتا حکوومەتەکەمانەوە نییە تای سەگە هەر ئێمە ساواین نازەم هەتاکەم حکوومەتە قاچی خۆی لەسەر ناگرێت ئەو خانوانە کە ساڵانە لە نێو کەلاردا چەنگەڕەیەکتانەیە ئاوە چێتە نێو ماڵەکانیانەوە بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە وڵی ئەم حکوومەتە تا ئێستا ئەڵێ ئێمە قەرزارین نازانم نەوتە ڕوا بودجەیە داهاتە گومرەکە تا ئێستا هەر ئەڵێ ئێمە قەرزاری نازانم تاقی ئەم قەرزی کوردستانە تاونە خەڵکێکی هەژار نشین زۆرە لەم کەلارە خەڵکێکی بەدبەخت زۆرە خەڵکە ئاوڕاتەماڵی خەڵکێکی هەژار نشینە ئەم حکوومەتە تاکەی ئاور لە خۆی ناداتەوە بۆم خەڵکە هەژارە یانی تاکەی بیر لە خەڵکی هەژار ناکاتەوە کاگە دەوڵەمەنی زۆرە بەس بەڵام دەوڵەمەنیش دەست ناکات بە خەڵکی هەژار و فەقیر کات بەس بەڵام تاوانە گەورەکە حکوومەت باشە دەوترێت کێشەی دابشکردنی زەوی نیشتەجەبوونتانەیە ئەمە وای کردووە خانوو گران بێ زەوی گران بێ کرێ خانوو گران بێ ڕاستە وەڵاهی تایزە هیچ دیار نییە نە خانی بەعام عەرز و خانی هەمووی دابەزێ حکوومەتیشەوە چەند ساڵێکە ئەڵێ عەرزا بەشەکەن هیچی دیار نییە خەڵکی هەژار هەر چاوەڕێکە قەتای ئەگوەر چەند قەتایی گەز کەلاری نوێ دروست کراوە یانی خەڵکێکی هەژار ئەوەی مستحقە ئیسفادەی لێ نەکردووە بەڕاست وڵی کاگە کەلار هیچ بۆ نەکریا کریا بەس ئەو ئیشە نەکریا یعنی بڵێ یعنم خزمەت وەزارەیەک باش کریایەت و بەش خۆی کریا بەس فەرەیەکی نەکریا چیتان پێویستە بۆ نمونە ئەگەر تۆ ماماسکەی والله ئیسا حالیان نە جادەوبان قیر کریا نە مەجاری پاکە ئاو دیۆکە با لافا باری ئەو چەمەگەشی نیمەی خیکیا لە ئەوە
ماڵەکان هەنیمەی فەوتیا و دوای ئەوەیشە کریا ئەو ئیشە نەکریا یعنی کەم کریا ئاسی پێویستانیە وەرە نەوەڵە هیچ شتێک نەکریا ئەوە تو بێژی ئەوە تو بێژی نەکریا بەس بۆ خۆیان هەیە بۆ خۆیان ئەکرێ بەس بۆ ملەتەکە ئەوە نەکریا جارێ باشە لە کەلاردا دەوترێت کێشەی دابشکردنی زەوی هەیە ئەمە وای کردووە خانوو و زەوی گران بێت بەهۆی ئەوەی کە زەوی دابش ناکرێ ڕاستە ئەیسە هیچ قوتعەیەکیان زەوی نەکرە یعنی وەدەی فەقیر هیچی وەرنەگردووە یعنی ئەوانەیە وا فەقر و فەقرا هێش تا ئەیسە قوتعەی زەوی لە کەلار وەرنەگردووە مەگەر خۆی کڕێتی و پارەوە جیایە گرانی شەوایە ئەی طبعا گرانە کەلار لەگە شوێنە گرانترە والله لە ڕووی خزمەت گوزاریەوەی بۆ نەکریاوە هیچ شتێکمان نییە ئێمە چیتان پێویست والله من ئەوەنە لە خۆم بێزارم تا خواژێ بەسە من هەم لە کریا مانگی 150,000 دەم ڕۆژانە وەپا شەوانە چمەوە بۆ ماڵ یەک ماتۆڕێ ماتۆڕگەشمیان گردە حکوومەت تا ئێستا بەری نەداوە ئەرە وەڵا باشە لە ڕووی خزمەت گوزاریەوە چ پرۆژێکتان پێویستە کە زۆر گرنگ بێت وەڵی وەکو چی مەسەلەن بۆ نەمە دەوترێت لە کەلارە ئێستا زەوی دابەش ناکرێت بەهۆیەوە کرێ خانوو گران بووە خانوو گران بووە زەوی نرخی گران بوو ئەگەر دابەش کرێت نرخەکان دائابەزن تا چەنەمە ڕاستە وەڵی نازم تا چەنە ڕاست نەماوە لە کورسانە هیچ ڕاستێ نەما خۆم هەم لە کریامای 150 کرێدەم ئەوە کەی حاڵە منیاتیان جادۆبانتان چۆنە جادۆبانمان وەڵا هەروە خۆی واسا چۆن هیچ وێنێ نییە وڵای من خۆم خەڵکی کەلار نییەم بە کە ئەمە دەرەوەی کەلارە بەڵام وڵای هیچ شتێکی وامان نبینێ لە کەلار بکرێن بەڵام تر نازانی ئەگەر شتێک کرابێ حکوومەت بوجەی نییە بڕە شتێکە کرێگەمە نایبین چیتان پێویستە وڵی ڕێگاوبان هە لێرە هیچ چاگێکی نییە مەکتەبە بەخوا ئەوە ئاگاتان لێە هەر داوام نەبووی مسا ئەگیناوە ڕۆدە دایرەکان هەمووی هیکات سەدامە حکوومەت هیچی دروست نەکردو ئەوە ڕاستی بوو ئەوەی کە میێوانێک تێدە ژوور و هوتێلێکی تیانە تیا بمێنێت چەند هوتێلێکی دیاری کراوەیە هەمووشیان نرخەکانە زۆر بەرز پارکیش نییە بۆ گەنجان ڕاستە وڵی بۆ پارک من پارکم نەبینەوە لە کەرەناز پارکێکەیە لەوێ ئەوڕۆدە ژوور و هەر کاتێکە ڕۆیی داخراوە کەسی لێن پارکێک نییە ئیسان مناتم بۆرانە ئەمە ئێوارە لێرە بم لەکە بێت خەڵکی کەلاریشم هیچ شوێنێک شنابم لە کەلا لە پارکێکە دابنیشی بۆ خۆ سەفرە سیاحە بکەی خواردنێ هیچیتیان والله کەلار پێش هەموو شتێ بە خێراتنتانەکەم ئەوەی ئیش بێ بۆی نەکراوە بەڵام لە پێشکەوتنی شایە بەڵام هیچی بۆ نەکراوە چی پێویستە بڵێ چی پێویست نییە بۆی بکرێ پێویستە جادە و ئاوەڕۆی باش بێ ئاوەڕۆی لافاو هەڵسیە لافاو زیاکە ئاو زیاکە لە جادەکانە خەڵک ڕێیەکە لە جادەکانە مەسەلەن سیارە داتە ناو سیارە داتە ناو ئاوەکە ئەچێتە گیانی ئەمە گشتی پێویستە بکرێ ئەمانە کۆمەڵی خانووتان هەیە ساڵانە ئاوەچێتە نێو ماڵەکانیانەوە بۆ تا ئێستا چارەسەری ئەمە سەح نەکراوە وەڵا چارەسەری حالەی اقتصادیە پارەی نییە هەیە پارەی نییە هەیە حکومەت هەڵم حکومەت بۆ چارەسەری حکومەت هەر فریای خۆیەکەوێ فریایەوە ناکەوێت چارەسەر شتێ بۆ تۆ بکە هەر فریای خۆیان نەکەون وەڵی کاکە گیان پێویستی بە هەموو شتێکە خاصەتەن کەلاری کۆن ئەو منطقە عینەکان هەمەی کەریم گازینۆ ئەوانە مەجاریان نیمەی بۆ نەکراوە نیمەی جادەی قیر نەکراوە ئەیتر چۆن هەرەوەی باشە دەوترێت زەوی لە کەلارە دابەش ناکرێ بەسەر هاوڵاتیانە ئەمە وای کردووە زەوی گران بێ خانوو گران بێ کرێ خانوو گران بێ ڕاستە کاتی خۆی بڵێ ئێستا کرێخانی دابەزیە بۆ بنێم قەیرانەوە زەویش بەش ناکرێ من خۆ فەرمانبەر بووم سێجا ناوم هاتۆ ڕقەمی ئارزەکەیشم هات نیاندا پێم تا تەقاعد بووم بە 12 ساڵ
هیچیان نەدا پێم و پاڵێکیان پێمەوە تێگەشتی چیتتان پێویستە؟ واللهی هەموو شتێ پێویستە لە ناحەیە خزمەت گوزاریەوە لە ناحەیەی کارەباوە ئێستا کارەبا تقریبا 2-3 ڕۆژە باشە بۆ بۆنێنەوە ڕۆژێ ئیتر فەرمانبەرانیش موچەکانیان بدەنێ و بە گوێرەی خۆی هەموو مانگی ئەگەر نی و موچە بێ ئەگەر ڕوبە موچە بێ ئاگداری بازارەکەش بن نیکەنە هێن بقۆزنەوە ساری هێن شتەکان بەرزەوە بکەن. ئەمە ڕاوەچوونەکانی هاوڵاتیان و سەبارەت بە شێوەی خزمەت گوزاری لە نێو شارۆچکەی کەلاردا هاوڵاتیان بەگشتی ناڕازین لەو خزمەت گوزاریەی کە بۆ ئەم شارۆچکەیە کراوە چونکە هاوڵاتیان بە شایستی خواین دەزانن زۆر لەوە زیاتریان بۆ بکرێت چونکە ئێرە گەرمیانە و قوربانی زۆری داوە لە هەرێمی کوردستاندا بۆی پێویستە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بەڵای هاوڵاتیان ئاوڕی زیاترە لای بدرێتەوە شەقامەکانیان بۆ چا بکرێت زەویان بەسەردا دابەش بکرێت و هەروەها گەنجانیش پێیان وایە دەبێت پارکێک هەبێ بۆ حەوانەوەی گەنجان چونکە پێیان وایە گەنجان پارکێک نییە بۆ ئەوەی کە بتوانن بچەن پیاسەکی تێدا بکەن یاخۆت جەوێکی تێدا بگۆڕن یاخۆت تیا بحەوێنەوە بۆیە هاوڵاتیان زۆر داواکاریان هەیە لە ناو شارۆچەی کەلاردا هەتا هەندێک هاوڵاتیان پێیان وایە کەلیان دەپرسی چیتان بۆ کراوە ئەڵێ جا چیمان بۆ کراوە و چیمان پێویست نییە و پێویستە چیمان بۆ بکرێت ئەوەندە داواکاریمان زۆرە کە ڕەنگە نەتوانین باسی بکەین بۆیە ئێمەش دەرەوە دەنگمانەخێنە دەنگ هاوڵاتیانی شارۆچکەی کەلار و داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان پڕۆژەی خزمەت گوزاری زیاتر بهێنێت بۆ ئەم شارۆچکەیە و دڵی هاوڵاتیە گەرمیانە جەرەک سووداوەکان و دڵی هاوڵاتیە ڕەشپۆشەکانی گەرمیان خۆش بکات بە پڕۆژەی خزمەت گوزارەکانیان زەویان بەسەردا دابەش بکات شەقامی دووسایدی سلێمانی کەلار کە بە شەقای مرگ نەسراوە بۆیان تەواو بکات با چیتر کەلاریەکان و گەرمێنەکان لەمە زیاتر قوربانی نەدەن چونکە وە خۆیان دەڵێن زۆریان قوربانی داوە و ئیتر بەسە ئەمە پەیامەکانی هاوڵاتیانە و ئەمە دەردەدڵی هاوڵاتیانە هیوادارین پەیامەکان بگاتە شوێنی خۆی و ئاوڕیان لێ بدرێتەوە پەیامیم جارەشپان گەیشتە پایان لەگەڵ هاوکار عەلی کامێرمانم دەگەڕێنەوە سلێمانی تا پێمێکی دیکە و لە جێگەی دیکە دەبین و میانی ماڵەکانتان هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.